جوتیارانی گەرمیان دەستیان کردووە بە درێنەکردنی بەروبوومی دانەوێڵە لە جۆری گەنم و جۆ. ئەم کارەشیان لە کاتێکدایە کە هێشتا پارەی گەنمی فرۆشراوی 3 ساڵی ڕابردوویان بە ڕێژەیەکی زۆر لە لای حکوومەتە وەریان نەگرتووە و چارە نووسی نادیارە. ئەم جوتیارەش دەڵێت لە کارەکەمان تەنها ماندووبوونەکەمان بۆ ئەمێنێتەوە چونکە ئەو بەرهەمی دێنم نازانم کەی پارەکەی دەچێتە گیرفانمەوە. وڵای قوربانی ئەمەی ساتەوە دەرەوەکەین وەختی درێنەیە ساتە حالیان ئیتر دەستی پێکردووە گەرموجۆی بابژین گەرمیان ئەم وەرزە ئیتر ڕاستەکەی ئەم گەرموجۆ کۆیەکەینەوە ئێمە ساڵانە بە هەر حساوکە بە زەرەرێ فرۆشین لایەن یەک نییە ئاورێکمان لێ بداتەوە پارەی 2014 هەتا ئیساتەوە نیوەمان وەگردووە نیوەگەی هەن دیار نییە نازانین ئەماندنێ ناماندنێ چی کەس نییە لێمان بپرسێت ئیساتەوەتان ئێمە دەرەوەکەین بەیانی تێن بۆ لای فەلاح چیەژێ وەڵا کاکە زەرەرم کردێ دەڕازە بە 30,000 یا 25,000 یا 40,000 ئێمە وایەژین فەلاح دامە ئەو قسانەکە ئێمە ێژین وڵا بۆ ئێمەش دەری ناکە ئەوە حکوومەتەکە نەوەسا دامی دەڕازەکە بکە نەوەسا دامی فەلاحەکە بکە. بە پێی ئامارەکانی بەڕێبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیانیش ساڵی ڕابردوو 70 بۆ 80,000 تۆن گەنم لە گەرمیان بەرەم هاتووە. لەو ڕێژەیەش وەزارەتی بازرگانی عێراق تەنها 40,000 تۆنی وەرگرتووە و بە ڕێژەی کەمتر لە 40% پارەی پێداون. ئەمە لە کاتێکدا جوتیارانی گەرمیان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە بەهای 48 ملیار دینار گەنمیان فرۆشتووە بە حکوومەتی عێراقی و تەنها 27 ملیاریان بۆ گەڕاوەتەوە. بەپێی ئەو زانیارانەی کە ئێمە لە وەزارەتی بازرگانی وەرمان گرتووە سەبارەت بەو پارەی کە بۆ گەرمیان هاتووە 138 ساڵی 2016 پارەکەی گەشتووە یعنی ئەگەر خۆی 138 و نیوی هاتووە بۆ 2014 112 هاتووە هیچ پارێکیش بۆ 2015 دانەنراوە. نیگەرانی جوتیاران بە جۆرێکە وەرزی ڕابردوو ڕوبەرێکی بەرفراوان لە زەوێ کشت و کاڵەکانی گەرمیانیان کردبوو بە گەنم لە دواییدا بەهۆی وەرنەگرتنی ئەو گەنمەوە لەلایەن حکوومەت و نەبوونی بازاڕ بۆ ساختکردنەوەی هەروەکو خۆیان ئاماژەیان پێدەدا لە جیاتی قازانج بە زەرەر بەسەریاندا شکایەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.